لەگەڵ ئەوەدا کە لایەنە سیاسەکانی کوردستان کۆکن لەسەرەوەی کە ڕێفراندۆم پرسێکی چارەنووسسازە، بەڵام جیاوازی ڕوانینیان هەیە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم لە ئێستادا. الباما ما هنگافا اکی مدانیه ام رفراندومي تشيكن هنگافا دتوي عملقال حكومة عراقي دانشين رونهين و ديالوج ومناقشة وقفتكو بكن السرسر بخويا كردستان. نعتقد ان القرار ئێمە پێمان وایە بڕیاری ئەنجامدانی ڕێفراندۆم لە 25 مانگی نۆ بڕیارێکی حیزبی و نایاساییە، لەبەرەوەی ئەم بڕیارە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نەدراوە و هیچ ڕێکەوتنێکی یەکدەنگی کورد نییە لەسەر ئەنجامدانی ئەم ڕێفراندۆمە لەم کاتەدا. لە پاش 2 ساڵ لە داخستنی پەرلەمان ڕۆژی 15 ئەم مانگە بۆ یەکەم جار پەرلەمانی کوردستان بەبێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی دانیشتنیان ئەنجامدا و پرسی ڕێفراندۆمیان پەسەند کرد. لەگەڵ ئەوەشدا کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بە فەرمی لەگەڵ هەڵوەشانەوەی ئەم ڕێفراندۆمەیە، بەڵام ژمارەیەک لە کوردەکانی ئەمریکا لە ڕۆژی یەکشەمە لە واشنگتن گرتبوونەوەیان بۆ پشتیوانی دەربڕین لەو ڕێفراندۆمە ئەنجامدا، جگە لە کوردی عێراق کوردی بەشەکانی تری کوردستانیش پشتیوانی خۆیان بۆ ڕێفراندۆمی سربەخۆیی هەرێمی کوردستان دەربڕی. دیتناکی کورد لازمە گاوێک پێشوا بابێژن وڵاتی وانجی هەبە ناونەتەوی بێن ناسکردن بیا حقەکیە بیا یەکێ نادێتە خێر ننە. ناکۆکیەکان لەسەر ڕێفراندۆم هەر تەنها لە نێوان لایەنە سیاسەکاندا نەماوە، خەڵکیش ڕای جیاوازیان هەیە بزوتنەوەی بەناوی نەخێر لە ئێستادا هەڵمەتی خۆی دەکات دژ بە ڕێفراندۆمەکە. في وقت الحالي لە ئێستادا هیچ بنەمایەکی دەوڵەتبوونمان نییە، نە دیموکراسی هەیە نە ئابووریمان هەیە، تەنانەت لە ڕووی کۆمەڵایەتی و سیاسی و یاساییش ئامادە نین، ئەمانە هەمووی گرنگن. بەڵام ئەو کەسانی کە پشتیوانی لێ دەکەن پێیان وایە ئەمە ئەرکێکی نەتەوەییە و هیچ شتێکیش بەبێ مەترسی نابێت. خودێت و برێڤەت چی چێت بکەن ما ئازار هەردێ هەبێت و وڵاتەکێوەکیت بێژن بچیک بووینەکە وسا مەزن بێخوێن ئەس بێژم نابێت بەس ڕاستە چێت بتخوێنا من نەبێت بۆ من فساناهی بێت ئەس بێژم بەس حقیقەتەن نەفسانەهیە بخودێ ئەمە زانین بەس ئەمە هێڤیەتکین و ناوسا بێت و ئینشاءڵڵا دێ سەرکەفتی بێت بێخوێن. سربەخۆی هیوایەکی کووردا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە پاش جەنگی یەکەمی جیهانیشەوە هەوڵێکی زۆر دراوە بۆ ئاراستەیەدا، بەڵام سەری نەگرتووە.